ما فارس بابا ئەو چێە؟ ما فارس ئەو کورتە ئەمە کوڕم نییە ئەو هاتێ بۆ کوژی وانە هاتە بۆ کوژی بڕۆ لێ پێش ئەو هاتێ بۆ کوژی نێ پێش بڕۆ لێ پێش هاتێ بۆ کوژی کاگمیر با تۆزە ئارام بکەوە پێم گوتی دەرونی تەواو نییە دکتۆر جان تێبگەن ئەمە میرم کوڕی ویمە کاگمیر لە سەرەتاوە پێم گوتی کە هاتیە ژۆرێ تۆزێک ئاگاداری بە چونکە ئەو کابرایان نەخۆشە دکتۆر جان پێ برێ مە کوڕی ما من میرم میر کارە چێە؟ میر نانی خواردیا پێ برێ میر لە چێە؟ بڕات و کوڕی منی میر کار لێ دەکەم پێم گوتی دەرونی تەواو نییە تۆزێک ئاگاد لێبی دکتۆر جان دە قسەی لەگەڵ بکە با من لەگەڵی بۆ قسەی لەگەڵ بکەم بەس بڕۆ دەرێ با تۆزێک هاتە ئەوتەوە دکتۆر جان لێت دەپاڕێمەوە قسەت لەگەڵ بکە بارەگەری دیانیشم ئەخر ناکرێ دەشتەش تەرتیب کە تو دایم لەگەڵی دەزانی تەبیعەتی کوێستا میر ما فارس ئەوە میوانتە هاتیە دۆمینێت لەگەڵ بکە تۆبینە باش یانی نام کوژی ها؟ ناتکوژی تۆبینە خۆشە باش بێخەم با من لێرەمە زۆر باش باش نییە؟ تەواو ئەوەش هاتیە میوانتە گەمەت لەگەڵ دەکا باشە بەس دەبینانی بدەینە میری ئەو زە دێن دۆمینە دەکەین باشە؟ باشە بێخەم بە باش بەسەر چاو چەند جار پێم گوتی بەبێ من هیچ ئیشەکی مەکە ئەی باوکە پێم نەوتی کچم ئەتو نازانی ئاژاوە گەورەکە دەستی پێ کرد سەمیرەی دایکی میری نارتۆ لە ئەوی بەس کێشەمان لەو دروست بکە کێشە جا ئەوە پەیوەندی بە خۆتانەوەی باوکە جان ئێمە بۆ تێکەڵەکەن نەخێر کچێ تو چ دەزانی سەمیرە ژنەکی چەند سەر بە کێشەیە دەوێ خۆشی ژیانمە هەموو لێ تێک بداتن خۆشی ژیانمان بۆ باوکە ئەوە چ پەیوەندی بە سەمیرەوە هەیە کچم سەمیرە بازێکی بریندارە ئەتو نازانی بستە هەر شوێنێک تێکی دەدات بۆچی کێ بریناری کردو باوکە ئەلۆ کوڕم وەسعت کووە باشی؟ دا هیچ باش نیم بابم مۆزەی زۆر خراپە زایمەرەکەی پلەی زۆر بەرز بوویتەوە هیچ کەسێک ناناستەوە کوڕم خەمی لێ مەخۆ پیرۆزی ئامۆزاکانی بیت پیرۆزی نەجاتی بی ئەدی هەر ئەوان نەبوون وایان لێ کرد دا ئەوان ئامۆزای بابمن بەڵام ئەم کوڕی بابمە ئێگەرە من لەگەری نەبووم و هاریکاری نەکەم چێ یارمەتی دەدا ئێستا تو پێم برێ ئەدی نەجاتوانت بینی؟ نا هەتا ئێستا نەمدتینە کوڕم بە قسەی داکت بکە هەفتەی دیکە وەرەوە لەناو قەومەیە تو شێت دەبی باشە دا هەوڵ دەدەم کوڕم ئەمن هەفتەکەم ئیجازەی تو دابوو کە بچێەوە وێن دەرێ دا پێت دەڵێم هەوڵ دەدەم بەس با بابم قیچێک باشتر بی دە باشە ئاگات لە خۆت بیت باشە دایەژان ئاگات لە خۆ بێتش میر دەوەرە میر دایەژان خوا لەگەڵ خوا حافیز ئەوە فراکارتۆنەکەی ئەی میر حەزی لێ ئێستا باجی دەکەم میر دەوەرە میر زۆر حەزی لەوە فراکارتۆنەیە کورە دەوەرە فراکارتۆنەکەتە میر ما فارس میری بڕواکە ئەفراکارتۆنەکەی حەزی لێیە دەفڕدەی ما فارس ئێستا ڕاوەستا تۆزە گاران بۆ ئێستا میرم لە واکە دەی ئێستا ئەو چ بووە ژیان بابە کوڕی من نی هەموو گۆتم میرم لە باکە میر ئەوە لەو لا بڕۆ
بڕۆ لێرە بڕۆ ناو فارس ئارام بۆ لا بڕۆ لێرە بڕۆ وعد بمیر لێو بان دەکەم بەس ئارام بۆ میرم لۆ باکە ئەفلا کارتۆنەکەی حەزی لێە تەواومان فارس هۆ بڕاتم باش بەسەر چاو بەسەر چاو بەس ئارام بۆ ئێستا میریش بانگ دەکەم باشە باش کاگمێر پێویستە تو لەو ماڵەی بڕۆی وەرە شەپێتەوە دەوەرە فەرموو کاگمێر چت دەوێ دکتۆر جان ڕاستەکەی دەمەوێت بەتەنە لەگەڵ بابم ئاخر ئەو شتە ناکرێتن دکتۆر لۆ ناکرێ بابی خۆمە دەستت خۆش بێت تا ئێستا ئاگاداری بووی بەس لەمە بەدەوە ئەم ناگەداری دەبوو ئەم بەبێ ئەمریکاک نەجاتی لەو ماڵەی ناچمە دەرێ ئۆکەی تەلەفۆنی لێ بکە بەڵێ دکتۆر ژیان کاک نەجات باشی کاک نەجات ئەوە کوڕەکەی کاک فارسی هاتیتەوە دەڵێ من ئاگام لە بابم دەبیتن ئەمش هیچم پێ ناکرێت لە بەبێ ئەمری زەنابەت شتی وان نییە ئەو بەڵایە چ لەومە هاتەوە ئەلو ئامۆزا باشی هەر بژی کاکە میر ئەو چ مشکلە لەگە دکتۆری هەیە ئامۆزا دەمەوێت بەتەنە لەگەر بابم بم ئێ دکتۆر چ دەڵێ ئەوە هەوە لا حول ولا قوة إلا بالله بیدۆ دکتۆری بەڵێ کاک نەجات دکتۆر ئەو پیاوە چکە لە ڕقە ئەتو لێی گڕێ با بەخۆی لەکنیبی باشە بەسەر چاو بەسەر چاو خواحافیز ئەوە من دەڕۆم بەس پێشەوەی بڕۆم با حەبوو دەرمانەکان پێپشاندم بزانە کو عیلازە دەیە بابت باشە باش دەست خۆش فەرموو فەرموو